ناتوانێ هەر ئیشێ بکە ئیسە لە ئێرانە یا لە مەسەڵەن لە ئەو وڵاتانە کە تۆزێ متعسبن دەوڵەتە ئیسلامیەکان ئافرەت حتا لە عەرەبستانە تا ماوەیە لەمە پێش نێتوانی سایەقیکە ئەو بن سەلمان هات گۆڕانکاریەکی فرەی لە ناو وڵاتەکە هین کرد کە وڵاتێکە مەبدەی ئیسلامە ئیسە لە ئێرانە ئافرەت ناتوانێت ڕانەندە باس بێ درایڤ ڕانەندەی ئۆتۆبوس بێ یعنی من کاتێ باوکم ڕشتم بۆ زانکۆ انتخابە کرد ئەیت ئەلی ئەو ڕشتە کە ئەی خوێنی کەش و هەوا پیاوانەیە یعنی هێشتا لە بینی ڕشتەکانە مەسئیان مهندزە بێ پیاو بێ نابێژن مهندسی بخوێنێ باوەڕکەن ئەبێ ئەو بیرانە لاچێ ژنی ژەتوانێ و ڕشتانە خوێنێ ژن نەتوانێ هەموو معدەنی شائیشکە بڕواکە ژن کە مناڵێ بێت توانایی زۆرە حتا جسمیشی ئەتوانێ ئەو ئیشە ئەگەر ڕێگە پێدرێ لە ناو کۆمەڵگا ئەتوانێ ئەو ئیشانە بکە ئێمە ئاناتۆمیمان ژن لە دایک بووین ئێوە پیا و دوو جنسیەتمان هەیە بۆ ئەوەکە من بەڕێگە سێوەمیش بڕوام هەیە یعنی کەسێکە لە دایکە بێ ژنە بەڵام حەزەکە بێ بە پیا و یعنی ئەخلاقی پیاوانەیە بەس خۆی ئاناتۆمیەکەی ژنە و ئەوە حتا لە ئێرانە کە وڵاتی ئیسلامی ڕێگەداوە کە ڕەگەزەکەی بگۆڕێ کە حتا ئەلژیبیتیان قبول نییە بەس ئێوە بۆ ترەنسانەکەیەن بێ ڕێزیەکەن بە ترەنس و بە شتێ خراپیان نەزانن وانە کەسەکە بەدەست خۆی نییە و پیاوی کوردی باشوور لە شوێنێکا ئیش مەکرد ساحێوەکەی ئەوت من ڕێگە نادەم ژناکە مەگەر ژن بێنم ئیشکا یعنی بە من بێ ڕێزیەکە لە بەرچاو خۆمە یعنی تۆ کەسێکی خراپی لە حاڵەکە ئێمە بۆ کە دەستمان لە گیفان خۆمان نابێ دەست درێژ نەکەینەوە لە بەرابەر هەموو نامەردێکا ئیشەکەین من بە ئافرەتەکان یە قسم هەیە بەلە وا کتێ و خوێنەوە خوێنەوار بن بڕۆ نەزانکۆ بۆ ئەوە کە مستەقل بن بۆ ئەوە کە سیرکەن باش شتێکتان پێ بڵێم ئەزانی چی وەختی ئەزدەواجەکەن ئەزانی بۆچی ئەو پیاوە لەگەڵتان ناخراوە زڵمتان لێکە بەخاطر ئەوە ئەزانێ ئێوەنە لە ماڵ باوکتانە نەخۆتان کەسێکی مستەقلن و خوێنەوارن و پارەتان هەیە ئێژێ ئەم کەسە من حەچێکی پێکەم قبولەکە چون دەستی بە هیچ شوێنێک و بەن نییە نەماڵە باوکی قبولیەکە سپۆرتیەکان نە خۆی خوێنەوارەیەکی ئیشێتوانێ بکە بەس بۆیە ئێژم تۆ کە پیاو ئەزانێ پیاو هەیە کە پیاو سالار بیرەکەنەوە لە ئافرەتی بە قووەت ئەترسن ئافرەتێک کە فرە بزانێ ئافرەتێک کە خوێنەوار بێ و ئیشکە ئافرەتێکە ئیش هەیە قورسکە پۆلیسە هە لە ئیدارا و تیچەرە ئەترسن لێ چون ئەزانن ئەو کەسە ناتوانێ زەڵمی لێکەی پس ئەوڵین شت من بۆ ئافرەتان ئەوەیە خوێنەواری یەکم شتە کە ئەتوانێ بە فرە شت تۆ دەست پەیاکەی یعنی ئەتوانێ مناڵی جوانیش تەربیەتکەی و زۆریش فکر و بازە بێ ئیتر دنیا لەو مێشکە مەحدود خۆتا و لە چەندانە دینا نابینی دنیا فەراتر لەوانەسە ئیتر نایەژی فقط ئیسلام دروسە فقط ئەمە دروسە فقط ئەوە دروسە هەچی بیرۆ بڕواایە قبولەکەی تاڵەڕێشن وەچێتە سەرەوە باش و وەک مرۆڤێ بی دەکەی تۆ و لە تربیەت مناڵەکان داهاتویش تا زۆر باشە چون مناڵ ئولگووی کە گەورە بێ دایک و باوکەوە بزانن دایکەکەی درۆکە ئەویش درۆکە باوکەکەی دزیکە ئەویژەیکە تۆ سیرکەن لە ئایلەیەکە باوکەکە موزیسیەنە مناڵەکەیش هەر گۆرانی بێژ یا موزیسیەن مەسەڵەن پیانۆ لێدا دەراتوە چونکە دیویە باوکی خەریکە ساز لێدا یا لە ئایلەیەکە باوکەکە مەسەڵەن خەریک کتێوا بەدەستیەوە مامۆستای زانکۆیە مەعالمە مناڵەکەیش فێرە بێلەوە بەڵام لە ئایلەیەکە باوکەکە و دایکەکە خەریک دزین خەریک ئیشی خراپن مناڵەکەیش وەک ئەوان باریە ئەنتی سۆشال باریە پس من بۆ ئافرەتان شوکردن گرنگ نییە ئەوە بە دوای شووە مەبن تۆ لە چل لە تەمەند بیسابیکەی چل لە چل ممکنە لە بیسابیکەی ناڕەحەت بی لە چلا بیکەی فرە هەپی و خۆشحاڵی هەیە عشقی خۆی لە 50 ساڵەیە پەیاکە بڕواکە من ئەبینم لە ناو ڕۆژنامە شتا گاردیان شت ئەنووسێ کاورا لە 5 ساڵەیە عشقی هەمیشەگی خۆی پەیا کرد دائیمی ئاساییە کۆمەلگا نابێت تعریفی تۆ لە چ سنێکە کەس عاشق بی چۆ لە چکات سنێکە کۆمەلگای کورد ناتوانێت بێژە کەسێ 30 ساڵە بۆ ئێزدواجی نەکردووە ئەو لە مێشتانە لابن ئەو کەسە بە دڵیە خۆشیە لێی نەهاتوەتە سەر ڕێگەی پەیای نەکردوەتەوە پس کارەکە بۆ خۆی دانێ کتێوە خوێنێتەوە دەرسە خوێنێتەوە ئیشەکە تا کەسێ باشە ناسێ هیچ ئێوە ئافرەتی کورد دەزانم هەران دەبێت بە دوای شوو پەیاکردنەوە شوو نابێ بە ئەنان و ئەو بۆتان دوای ئەچن لەگەڵ پیاەکی خراپە ئەزدواجەکەن بە مناڵێک و تەلاقە سێنن ژیانتان ڕۆح و شتان تێچکەشێ بەجێ ئەوە ژیانی خۆتان هەدەفەکان خۆتان دەرس بخوێنن بچنە زانکۆ ئیشی جوان پەیاکەن نە ئیشی حەماڵی بڕۆن بە دەست کاریگەرێ باسێ بن کە پیشنەهادی خراوتان پێدا
بڕۆن ئیشێکی جوان ئیشێکی مەساقفانە ئیشێک بە خوێنەواری و بێ پەیاکەن بدۆزنەوە بۆ خۆتان پارەتان بێ ئەو پارە بۆ ئێوە قدرەتە بڕواکەن بۆ ئافرەت پوڵ و پارە قدرەتە دا کە هیچ کە زڵمی لێ نەکا هەتا چ ماڵە باوک چ ماڵە شو یا هەچیە ئێستا کەسەکە ئافرەتەکە ممکنە 35 ساڵی بێ عاشق بێ زەواجکە فرە ئاساییە یا پیاوەکە ممکنە 40 ساڵی بێ پیاو لە ئوروپا منە بینم 40-50 ساڵە ازدواجەکەن ئیتر تا ئەو تەمەنە گڵفرندیان بوو وەڵێ نەگونجاون لەگەڵ ئەو کەسا ئەمە لە 50 ساڵایە لەگەڵ کەسێکا گونجاون ازدواجەکەن لەگەڵ یا فرە ئاساییە ژیان ئەوە نیە تۆ لە 20 ساڵایە ژن بینی وی دێرم وای پیر بووم هینم نییە ژن و مناڵم نییە چون لە کوردستان ڕۆژەڵات هاو شتە بوو ڕواکە من ڕەفێقەکانم ئەچونە سەر 25 ساڵیان تازە پیر بوونی وی زیواجمان نەکردووە نە ئەوە غەڵەتە شتە ئەبێ کاتان لەسەر خۆتان دانن بە تایبەتێژم خوێنەواری کتێخۆنەوە زوان ئینگلیسی فێر بن ئافرەتەکان چون هەموو شتە علمیەکان بە زوانی ئینگلیسیە تۆ کاتێک گەرەکتە سێرچێکەی لە گوگڵا ئەگەر ئینگلیسی بزانی باشترە زوان ئینگلیسی یەکێ لە شتایەکە ئێوە ئەباتە بەرۆ ئەوەیە یعنی ئەوانە کە لە کوردستانە هەن مؤسسە مەکتەبی زوان ئینگلیسی هەیە ئەگەر پارە ئەدەن من حتا کاتێکە لە ڕۆژەڵات تا بووم پارەیشم هۆ نەبوو فرە بەڵام پارەکەم بە قستیەدا بیرم یە قبولیانەکە قستی باوەڕ کە کاک ئیمانوئێل هەر قستێ 700,000 مەدا یعنی پارەکەی نازانم 2 ملیۆن بوو بە قستی بە 3 جاردام تۆ پارانیە دەوڵەمەند بی ئەچوومە کلاس زەبان ئەتوانی واکەی بڕۆیتە کلاسی زەبان زوانەکە فێرە بی شت زۆرتر فێرە بی چون زۆر کتێوەکان بە زوانی ئینگلیسین زۆر ئیطلاعات و مەقالە و شت کەرەکتە بیخوێنی تۆ بە زوانی کوردی و فارسی و عەرەبیشیان نەبن بەڵام بە ئینگلیسی هەن چون زۆربەی ڕیسەرچەکان دنیا لە ئوروپاوەیە بەرەو میدڵ ئیستۆ یعنی بەلەوە لە ئوروپا دەرمانی بۆ سەرەتان پیا بێ جا ئەچێتە ڕووسیە و چین و ئێران و تورکیە و ئەوانە بۆ یەژم کە زوانی ئینگلیسی بزان ئافرەتەکان حەسوودی بە یەک مەکەن بووی ئەوە شوویەکی کردوونە دەوڵەمەند و جوانە شانسیەز نا تۆ چی زانی شانسیەز 2 ساڵ تشا لێی جیا بۆ کۆلە خەفەت و بەدبەختیەوە پس تۆ ئەوەکە لە تەمەنی 18 ساڵە ئەزدواجکەی لەگەڵ پیاوێکی خراوە 10 ساڵ تەکیابی دوایە بە مناڵ و لێی جیابی تۆ ئەو مناڵتە بەدبەخت کردووە نەتەنها خۆت بەڵام تۆ لە 30 ساڵە ئەزدواجکە لە 40 ساڵە لەگەڵ کەسێکی خاسە ئەوە سەربەرزە کە کاتەکەت بۆ خوێنەواری بۆ خۆت بۆ ئیشکردن داناوە و بەتایبەت شتێ تریش ئەم سریە واژە هەیە وشە لە کۆمەڵگای کوردیا لە جامعی پیا و سالار ئێژن بێوەژن ئەو شتانە بەکارمێنن کەسێکە جیابێت تۆ کەسێ سینگڵە شتێ بەناو بێوەژن حەزەکەن من بێژم پێوە پیا و نە تایسە کەس توێ بێ پیا ئەوە شتێکە لە کۆمەڵگای زدە ژنۆتێ ئەو وشانە جوانیە یا قەحبە کۆمەڵگایەکی پیا و سالار ێژە قەحبە شتێ بەناو قەحبە معناینە لە گرا سێکس وەرکەرمان هەیە ئیشی ئەوەیە پارە بەدەسێنێ ئیشیەتی مێل خۆیەتی دەوڵەتیش ڕێ ناگرێ سەرکەن کەسێکە لە کوردستانە لەبەر فەقیری خۆیە فرۆشێ گوناحە ئەوە کۆمەڵگا و فەقیری باعث بووە بێ خراپ بێ تۆ بەجێ و پێی بێژی قەحبە دەستی گرە ئیشێکی بۆ دۆزەرەوە پارەیەکی بۆ کۆکەرەوە نە ئەو کە بێژ دەستی بۆ کێشی چون دەستی بۆ کێشی ئشارەکەی هەتا لە مەسیحیەتی شاهەیە چون کەسێتر بە خۆت ئشارەیەکە مطمئن بن یارمەتی بە وازان کە خانەوادەی هەیە لە کوردستانە مەسەڵەن سەرەتان یان نەخۆشی نەخراو پارانیە یارمەتی بە بەجێ گەمە و گاڵتە لە تیکتاکە لە تیکتاک و لە سوشال مدیا پاریان بۆ کە بۆ کۆکەنەوە تۆ ئەتوانی خۆت نەیدەی بە مەلا دز کە هەڵیگرێ بۆ خۆی خۆت مەستەقیم بیدەی بۆ کەسێکی بۆ تمەئن پەیاکەی من خۆم ئەگەر پارەم بێ خۆم ئەتوان مەستەقیم خێرەکەم بیدەم بە باوکم و بیدا بۆ کەسە فەقیرە لازم نییە بیدەم بۆ مەلا نیوەی خۆی بیبا بە کەسێکی مطمئن نیەدەم کە مطمئنم یەقرانی کەم ناکە و بەتایبەت ئێستا لە کوردستانە بار کراوەتەوە کڵاب کراوەتەوە ئەوە ئۆکەیە شتێ باشە یعنی جامعە پێویستە بەڵام لە کناریە ئەبێ زۆر سکوڵ مەکتەب بکرێتەوە زانکۆ بکرێتەوە بینم زانکۆشت ناکرێتەوە لە وڵاتە مەکتەب بکرێتەوە زۆر شوێن بۆ مناڵان کرێتەوە مناڵ زۆر مهمە یعنی مناڵەشە شوێنی تەفریحی بێ شەهرەبازی چی پێژن بە کوردی یعنی لە هەموو پارکێکی کوردستاناشێ بۆ مناڵ بێ شوێن زۆر بۆ تەفریحی مناڵ بێ ئەبێ شوێنی بێ کە تاڵنتی ئەو مناڵانە بناسێنن نەوەکە سەرکوبیانکەن یعنی بەلەوە کۆمەڵگای ئێمە ئەو مناڵانە دروستیەکەن من نامێنم کاک ئیمانوئێل نامێنێ 30 ساڵتر 20 ساڵتر
ئەو مناڵانە ئەم کۆمەڵگای کوردیە پیشرفت پێهێدان ئەبن سەرکەوتوویەکەن ئەمانە شاید بڕۆن خەباتکەن چون ئەو مناڵانان ئیسە زۆر شەجاعن ئەم شتێکتان ببێژم ئەو کەسانە کە لە ڕۆژهەڵات و ئێرانە مردوون هەموویان تەمەنیان 19 ساڵە یانێ ئەوان زۆر برەیڤن جەرئەتیان زۆرترە ئیسە من لەم تەمەن خۆما زاتم نییە شاید بخۆم بەمە بەرگلولە بەڵام ئەوانەی دەن زۆر ئەو نەسڵە ئەو زد جنریشن زۆر نەسڵێکی بەقەوەت و نەترسن بەڕاستی لە نەسڵەکەی ئێمە باشترن بەڕاستی وایە خۆیانە دەنە بەرگولە بۆ ئازادی بۆ مافی خۆیان بۆ نیشتمانیان پس سعیکەن هەرەوە کەوتم کۆمەڵگا مناڵ و ژن ئەسن ئافرەت یانێ ئافرینەندە کەسێکە شتێ خەلقەکە باشە بەجێوە سوکایەتی هەرپێکەن مەیە قسەمەکە تۆ ئافرەتی بدن بە ناوزۆقیە تەشوێقیکەن کە بەو شتە حەزەکە بگا حەزی بە چیە حەزی بە موزیکە حەزەکە بێ بە نێرس حەزەکە بێ بە تیچەر حەزەکە بڕواتە کلاسی زەمان یارمەتی بن پارێ لە نظر ماڵی و ئایلەکان دایک و باوک برا حمایەتیکەن کە نەچێت بە خاتر پارە بێ لەگەڵ کوڕێکە و کوڕەکە هەموو سوکایەتی پێکا جاژن بۆچی و ئافرەتانە بۆ پارەچن لەگەڵ کوڕا کەسێ سپۆرتیان ناکە حمایەتیان ناکە ئەی بۆ لە ئوروپاوانیە چون دەوڵەتەکە حمایەتەکە ناڵێ من لەسەر جادا بم تێگەن ئیسە لە کوردستانە کاورە ماڵ باوکی ڕێک نەداتەوە ئافرەتەکە تەلاق سێنەکەوێتە سەر جادە من زۆر ئافرەتم دیوە ڕۆژهەڵاتە کە ماڵ باوکی تەلاقیان سەنە ڕێیان نەداوەتەوە ئافرەتەکە چۆ ماڵی گرۆ بەکرێهان نتوانێت کریاخانە و کادۆبا مەجبور بۆ خۆی فرۆشە یا ئیشی خراپکە پس ئێمن کە ئەو کۆمەلگا دروستەکەین ڕفتار ئێمە لەگەڵ ئافرەتان و مناڵانە لەفتار ئێمە لەگەڵ ئاژەڵە حیوانە کورد زۆر ڕقی لە سەگە گوێچکەی سەگە برێ لە کوردستانە بەڕاستی من دیمە گوێچ من یعنی ڤیدۆهایەکم دیوە کە گوێچکەی سەریان بڕیوە دەمیان بەستووە سۆ یعنی حەرگریاوم بۆ حیوانە چۆن نتوان بە مەوجودێ زندە بە کەسێکە گیانیات یا گیاندار ئاواکەن کەسێک تۆ کەسی حیوان خۆ سەگ بۆچی هەر بەمە لە دینێک کاوتویان نەجسە نا سەگ نەجس نییە بۆ نەجسە ئەی لیکەکەی خۆمان لیک ئێمە خۆ هەر نەجسە پڕیە لە باکتریە تۆ بی بە نەژێر میکرۆسکۆپ لیکی سەگ دروسە پیسە نەجسە بەڵام واکسنی لێدەن وەختی ئینسان تربیەتەکە تەمیسیەکات ئەی باتە حمام واکسنی لێدا ئەو سەگانیشە کە وێڵن لە کوردستانی ڕۆژهەڵاتە زۆرە وێڵن لەناو یعنی وێڵن لەناو ئەو هین و شتا بەر و باخ و ناو شارە ئەمە لە کۆڵانەکەی ئێمە 1000 دانە بوو بەیانیانە هینیانە کرد زۆر گوناحن شت خەنە بەردەمیان نانیان پێبن بەجێوە کە بنیشن گوێچکۆ کلکیان قرتێنن ئەچن گوێچکۆ گوێچکانە قرتێنن کلکی پشیلە بڕنەوە یعنی شت هایەکەتان تۆ لە مناڵ خۆش و قینتە کە تۆ لە ئاژەڵ قینتە تۆ دیارە لە مناڵیش قینتە لە مناڵی خۆت فەرقە و مناڵ خۆت و ئاژەڵە چیە ئەو گوناحترە چون زوانی نییە قسەکە زوانی نییە ئێشەکەی خۆی بێژێ و هەر ئاین و عەقیدەیەکتان هەیە بڕۆنە مزگەوت بڕۆنە کلیسا یەهودین بڕۆنە کەنیسە عیبادەت خۆتان کەن کارتان بەسەر کەسۆ نەبێ نفرەت بڵاو نەکەنەوە وی من ڕقمە لە مەسیحی مسلمانم وی من ڕقمە لە جوولەکە ئەبێ هەمزیستیتان بەیەکۆ بێ یانێ لای یەکا بژین بە سڵحۆ ئەم شەڕە لە خاوەرمیانە هەیە بە قاتلەوەتەوە ئاینانە لەگەڵ یەکا ناگونجین ئەم شەڕەکە لە ئیسرائیل و غەزا هەیە حەماس کە گروهێکی کامڵان تۆرۆریستێکە خەتای جمهوری ئیسلامیە مردمی غەزەی کرۆ بە سپەرێکی ئینسانی یانێ ئستفادەیان لێکە ئەیان کوژێ بۆ مە خەڵک بەزەییان پابێتەوە لە حاڵەکە ئەو دڵی بەحاڵ خەڵکەکە ناسووتێ خەڵکەکەی غەزە خەریکە ئیدئۆلۆژیەکی خۆی لە خاوەرمیانە ئاباتە بەرەوە بۆکە ڕقی هەز لە جوولەکە تێگەن هەر ئەوە باعث بووە کە کەسێ نەک نەتانیاهوو ئەچێ مەسان غیرە نەجامی ئەکوژێ ئەو ڕق و ڕق ئیسەیێنە ئەم مایکە ئەم لایوە ئەم مسلمانە قسە بە مەسیحێژێ و قسە بە جوولەکەیژێ وی جوولەکەشێ بکوژین ئەو بەبێ ئاین قسەیەژێ ئەوە باعثە بێ لە دنیا ڕق و شەڕ بڵاوە بێتەوە برا بکوژێ وەکو میدڵ ئیستی لێبێسە ئەمریکاش نازانێت چۆن خاوەرمیانە چاتۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی هەر بار کێشەیەکی هاتیە ڕایە کێشەی داعشە ڕایە شەری ئێران و ئیسرائیلە ڕایە شەری ئیسرائیل و غەزەیە ڕایە سووریە کێشەی هەیە کوردەکان ڕایە تورکیە نایاڵێ کوردەکان بگەن بە ماف خۆیان ڕق بڵاو مەکەنەوە ئەبینم کە لەناو سۆشیاڵ میدیا زۆر قسە ئەنووسن بە عەرەب و تورک و ئەمانە وەختێ ئێوە ئەنووسن ئەوانیش ئەنووسن کوردە فڵانەکە
يعني ڕقەکە بڵاوەتێ کورد بە ئێوە قسەیژێ عەرەب بە ئێوە قسەیژێ کاتێ ئێوە لە بەرابەریان بێسن کە ئەتان کوژن زڵمتان لێ یەکەن ئەوەڵ ئەوان قسە بێژن نە ئێوە شروعی مەکەن بەڵام ئێمە خەریکن بەو شتانە ڕق بڵاوەکەینەوە هەموومان لێک قینمان بێ عەرەب فەرهەنگ و کەلتوری ناشرینی هەیە من بەدڵم نییە لە نان خواردن و ئەمانە بەڵام هیچ کات لە سۆشال مەدیا قسەمیانم پێ نەوتووە چون ئەزانم بە من قسەیژ نوێژنەها کوردەکە ڕقەکە بڵاوە بێتەوە و ئەو تەحریر شامیشە کە ها لە سووریا داعشە خۆی کوردی سووریە ژنەوانە داعشن هاتوونەتە سەر حکم و گۆڕانکاریەکیان کردووە ئەوانە مسلمانن بەڵام مسلمانێکی ئەکستریمیستن یعنی ئەفراتی داعشین و بۆ ئەوە کە ئێوە ڕاستەکە کاگیمانە بڕۆنە بۆ کوردستان بۆ شەڕی ڕۆژاوا هەن لە گران ناچنەوە فشار بێنن ئیمەیل بێنن بۆ ئەو سەرۆکانە لە ئامریکا لە ئوروپا و ئەو شتانە بە مەستەنەت ڤیدیۆ بنێرن بۆیان ڤیدیۆی ئەو کوشتنانە کە کورد ئەکوژن ئافرەتەکان خەریکن ئەفرۆشن کە مافی مرۆڤ بێتە دەنگ و فشارێ بێنێ بە دەوڵەتی سیانە فشارێ لە تەرەف غەربۆ ئەوان حمڵە ناکەن شەڕکەندەکانە بەڵام فشارێکی دیپلۆماسیێنن پێیە چونکە ئێستا ڕێی جمهورەکەی تورکیا سووریا گەرەکیە ڕابەتەی دیپلۆماسی تەک غەربا دروستکار لەگەڵ ئەمریکا ترامپا دیداری کرد بەڵام ئێوە کاتێ و هینانە هینەکەن ئیتر ئەمریکا وەک چۆن لەگەڵ جمهوری ئیسلامیە هیچ ڕەبەتەیەکی نییە ئاوای لێیە و ئێستا لەم ماوە لەم میدڵ ئیستا ئەگەر لەگەڵ غەرب و ئەمریکا ڕابطەی دیپلۆماسی و نەبێ ئەو وڵاتە فەقیرە بێتەوە بەداخەوە یعنی مەجبوری تۆ ڕابطەی دیپلۆماسی دروستکەی نەوتەکە و فرۆشی پێیان صادرات و واردتان بێ شت وارد وڵاتەکە کە کشتیان پێ فرۆشی ئێران زەعفەران و فەرشی یەکۆمە لە دنیا لە گازە سێومە لە نەوتا سێومە وێنزوئێلا ئەوڵە ناتوانێت هیچی بە هیچ کوێ فرۆشێ جست چین و رووسیانێ بە دزی و کەشتیەکانی با بۆ وێنزوئێلا جارێ ئەمریکا گرت بووی کە تەحریمەکان دەورباتوە بەڵام ئەگەر لەگەڵ غەربا ڕابطەی بووایە ئێستا بازار غەرب لە اختیاریا بۆ زۆر لە نەزەر اقتصادی و سەرکەوتوترە غەرب سەرمایە گوزاریە کرد ئەهات پارەی سەرفەکرد لە ئێرانە کە نەوتی هەیە تەسیسات نەوتی دروستە کرد و هەروەها لە شوێنهایە ترا وە بزانن وێنزوئێلا کە ترامپ چوو ڕێی جمهورەکەی گرت دڵی نەست و تا بە حاڵ خەڵکەکەی بۆ نەوتەکەی بوو هەر خۆی وتی تەسیساتێ نەوتی قەوی لە وڵاتە دروستەکەم هەر دوای ئەوە ڕۆژێ لە کۆنفرانسێکا بوو من هەمیشە کۆنفرانس مەتبوعاتیەکانی تماشاکەم ترامپ بزانم چیەژێ سیرەکەم ئەم کابرا 79 ساڵیە بەڕاستی نەخۆشە دەستی کەوە بە تۆ ئاسپیری نەخوا بۆ قەلبی بۆ دڵی نەخۆشە بە نظر من نابێت لەسەر قدرەتا بێ بیدەن بە یەکێ جوانتر نەخۆشە کاورە دەستی ئەکتێ بە مێزێکە لە کۆنفرانسی داوسا دەستی کوتاوی بە مێزەکە کەوە بوو تویان ئەوە چییە وتوی بەهۆیەوە کە ئاسپری نەخۆمە ڕۆژێ بۆ دڵم ئیسراحەتکە تکەی کەسێکی نەخۆشە لە کۆ ئەچێ بەم ئیمانوئێل مەکرۆن گاڵتەی کرد بوو ئەینەکە چییە لە چاوتە بە هەموو گاڵتەیەکە ئەزانی چێژم هەموو بە سەرۆکەکان دنیا بێ احترامی ئەکا زانی چێژم بەڵام کەسێ وەک ترامپ بۆ دنیا زانی بۆ لازمە بۆ ئەوە کە ئێوە توان ئستفادەی خۆتانی لێکەن چۆن ئەمریکا خەریکە ئستفادەیەکە لە خاوەرمیانە بە نەف وڵاتەکەی خۆی ئێوەش توان ئستفادەیەکەن کورد و استفادەکە خەڵکی ئێران داوایان کە ترامپ یارمەتیان داخۆ خەڵکی ئێران عاشق ترامپ بنین تەنیا کەسێکە ئەتوانێ یارمەتیان بە بەرابەر کۆماڵی ئیسلامی ڕۆژهەڵات ئەتوانێ وەک چۆن ڕێی جمهورەکەی وێنزوئێلای بر خامنەیش هەروە ببێ ئەتوانێ کاک ئیمانوئێل بەڵام جارێ لای بۆیە خەڵکی ڕۆژهەڵات عاشق ترامپ نین بەهۆی ئەوە تەنیا کەسێکە ئەتوانێ یارمەتیان با کێ یارمەتیاندا خۆ ئوروپا شدوان ناکە ئوروپا ترسنۆکە هەر سوخەنڕانیەکە مافی مرۆڤەکە حەڵمەڵە ناکا بە هیچ وڵاتێ تەنیا ئەمریکایە ئەو شتەیەکە یعنی ئەو قودرەتیەکە بزانین ئەمریکا قودرەتمەندترین وڵاتی دنیایە قسەیەکی هەمووش لە ناتۆ قسەیەکێ لە حەقی وێتۆی هەیە یعنی شتێ بێ لە سازمان مەلەل مەتەواە 5 وڵاتن ئەتوانن بەوە ڕەئی منفی بن و لەغڤۆ بێتۆ 5 وڵاتی بە نەفوس پێشن مافی وێتۆ ئەتوان ئەو شتۆ وێتۆکەن ئەو پەیمانە هەس ئێمە بڵ ئەمریکا کوردەتوانێ ئستفادەکە بۆ خۆی نۆکە بێژن عاشق ئەمریکا شەڕەوە مەکەن ئەمریکا وامانی دەکەنەوە ئێوە لە مافی خۆتانە بۆ کە یارمەتی کوردانی ڕۆژاوابا لە شەڕە زانی چێژم یارمەتی چون ئێستا سووریە تەواو تەجهیزاتە نظامی لە رووسیۆ سندویەتی ئێرانی شەروە
يعني الشت هاي أشخاڵن ئەو با بزانن من سرچم کردوە لەبارەیەوە ئەو کاتە بەشار ئەسەدیش بوو هەم رووسیە یارمەتی بەشار ئەسەدیە داینا بەشار ئەسەد بە ڕۆژی ئەوەڵ سقوتیە کرد يعني رووسیە نەبووایە ئەو چەند ساڵە لە قدرەتانەیە بوو دڵنیا بن ومن پێتانێژم لە ئەمریکا قینتان نەبێ بەڵام کەم لە پێی مەنافعی کووردا لە پێی ئەوە کە یارمەتیتان با لە ڕووخان شتێکە دەوڵەتێکی دیکتاتۆریە با یارمەتیتان با و چون ئەمریکا فقط بە وڵاتی خۆی بیرەکات و ئەزانی بۆچی ئەو نەدژی کۆماری ئیسلامیە ئەترسێ ئێژێ ئەمە حکوومەتێکی ئیسلامی دیکتاتۆریە یەکۆ داویە لە ئیسرائیل لە وڵاتەکەی منیش ئەمریکای شەدا بە موشەکانە بالەستیکانە ئێژێ شتی تۆریستی وارد وڵاتان یعنی لە ترسی خۆیان هەز لە ترسی ئوروپا هەز ئەینا دڵنیابن هیچ وڵاتە دڵی بۆ خۆمان ناسووتێ جز خۆمان یانە کورد بۆ خۆی دڵیە سووتێ بەڵێ ئێمە ئەبێ لە وڵاتەکان لە دنیا لەو قدرەتانە کە قدرەتی ئەوڵ دنیان ئستفادەکەن لە پێی مەسلحەت خۆمانە بەداخەوا دنیا واسە هەر چۆن ئەمریکا واکە ئێستا گەرێکی گرینلەند بگرێ بەخاطر منابعێکە هەستی منابعێکی تەبیعی سروشتی فری هەیە چاوە و ئەکس شۆرت و سووتیەنە چیە داونەوە و لە هەشتی مارسا سۆخانڕانیەکی زۆر جوان ئامادەیەکەم و ئێرائەیەدەم هێشتا مەتنەکەم نەنووسیوە بە ئینگلیسی بەس ئەینووسم لەگەڵ ریسەرچەکەم وە شتێ سەبارەت بە ژنانی کورد ژنانی ئێران و هینی ژنجیان ئازادی هینەکەم هەمن هەر ئەو تەوسێمە هەیە بە ئافرەتانی کورد کوردی باشوور ڕۆژهەڵات هەمویان ڕۆژاواین خوێنەواری هیچ شتێ نەجاتان نادا خوێنەواری کتێو زانکۆ دوایەوە ئیشێکتان بێ کە دەستان لە گیفان خۆتانە بێ دڵنیا بن ئەزدواجیکەن ئەو پارەی خۆتانە دێ ڕێستان لە لای ئەو شوتانە زۆرترە چون یارمەتی ئەدەن لە ناو ماڵە ماڵێک کەسەن بێ کۆیسێنن ئیتر هەچی شتە هینە و پیاوە نییە ماڵ بەناو پیاوە بێ ئەچن ماڵی سن بەناو هەردووکتانەوە توش بەشێک و هەیە ژیان و ئاسوودەترە بڕواکەن بۆ خۆی تر سیارەسێنی داوا ناکەی من هەمیشە قینم بوو لە ماڵۆ حەسن داوای پارەکەم لە باوکم جۆزی سەرکزیە زانن حەز لۆ جلەیەکەم خوا پارەم پێ بە هەمیشە خۆیان پێمانەدا هیچ وەخت من داوای پارەم لە کەس نەکردووە من متمەئنم خۆت پارەکەت بێ جوانتر و خۆشترە پس ئێوە ئەتوانن بەجێ ئەوە کە لە فکر شوپەیاکردنا بن لە 18 ساڵەیە هەن لە کوردستانە مامە ئەچن نامە ئێرن بۆ کوڕ لێرە لە ئوروپا بەشکم بیان هێنێ بۆ ئوروپا کچ 19 ساڵە بەخواتێن بۆ ئوروپا فکرەکەن چییە فکرەکەن لێراکەون نەخۆشی دەوڵەمەنی وەختی یەی بۆ ئوروپا نەزوانە زانی شوەکەت لە ماڵ و ئەدبەسێتۆ هەر بنەفیتێک و هەیە بەچی گەشتووی دوایی مناڵێکتە بێت تەلاقە سێنی بە مافی خۆت ئەو ڕائاشن ئەوڵ تۆ بە مافی خۆت بزانە چییە مافی خۆت بزانە چییە دەرس خوێنە بڕۆ زانکۆ هەر شتێ حەزی پێکەی بە میلی خۆت گوێمەدە مهندس پیاوانە نیە توانی بی بە مهندس توانی بی بە نەرس دکتەر تۆ توانی خدمەتەکەی بە جامعەکەت نەخۆش خاسەکەی تۆ خدمەتی اقتصادیەکەی بە وڵاتە ئەو وڵاتە بەرەو سەرکەوتە ئیتر ژن لە ئەداهاتوە لە سیاسەتا ئەبێ ئیسە لە پارلەمانە یەک سێوەم ئەمپیەکان ژن نین حتا لە ئوروپایشە ئەو کاتەکە ژنەکەی کلینتۆن خۆی کاندید کرد بۆ ڕیاست جمهوری بۆ سەرۆکی ئامریکا وتیان ئەگەر بیباتۆ ئەووەڵین سەرۆکی ژنە لە ئامریکا ئەمریکای بۆ ئەقتدار و ئازادیەوە ئیتر ژنەکان بێن و بە خۆتان ئێمە توێن لە سیاسەتی شابین و تەسمیم بگرین ئێوە ناژن نابێ پیاو بۆمان تەسمیم گرێ قانون و یاسا لە پارلەمانە تەسبیب بکە بەس ئێمە خۆم MP بمەتوانم قانونێ بۆ مافی خۆم دانم بۆ مناڵان وەسەئی مەکەن 5 مناڵتان بێ بەڕاستی جوان نیە لە ئوروپایان 5 مناڵتانە بێ زەرەرێکە زڵمێ زۆر لەو مناڵانەیەکەن شاید ئەو مناڵە ڕازی نەبێ شاید تۆ نتوانی لە نەزەر ماڵی و تەمینەکەی داوای شتێک و لێکاتە هاتوو سەرکەزبی مناڵ زۆر باعثە بێت تۆ تەوەجه و نتوانی زۆر تربیەتیانکەی دانێ لە مناڵەکان محتا دەبێ ئاگاو لەو نییە ئاگاو لەمە یەک مناڵ بەسە بە نەزەر من یەک مناڵ بڕواکە دویشنە ئافرەتەن یەن کورد لێرە ئایدە تەشکیل دەدەن 7 مناڵ 5 مناڵ من هەر سرم سامەمێنێ ئێوە قسە بە عەرەبێ ژنەوە کەلتور عەرەبە دە مناڵیانە بێ مناڵ یەک مناڵ خۆ قەراردادتان نەبەستۆ 5 مناڵتان بێ ئەو مناڵ ئەوە بوو بە بیسکەی خۆش مناڵ
تۆ ناباتە بەهەشت ئەزانی مامە وازان مناڵ ئەمانە دەستیانەگری ئەیان بات